لە پرۆژەی کۆکردنەوەی کۆمەک بەناوی پشتیوانی پاڵەوانەکان ستاند ئەپ فۆر هیرۆز بۆ دامەزراوەی باب وۆردرۆف چیرۆکێکی سەرنجڕاکێشی جەنگاوەرێکی دێرین کە لە عێراق بووە باز دەکەین کە خۆی فێری پیانۆژەنین کردبوو بۆ ساڕێژکردنەوەی شوێنەواری برینەکانی کە نەدەبینران. هەموو ساڵێک لەم شەوەدا باب وۆردرۆف و پرۆژەی کۆکردنەوەی کۆمەک ڕادەگەیەنێت بێگومان بۆ ڕێزگرتن لە جەنگاوەرە بریندارەکان کە هەندێکیان بە برینێکی نەبینراوەوە دەگەڕێنەوە بۆ وڵات. ئەم شەو ئەو ژن و مێردە ناخی هەمووانیان هەژاند. You were in one of Saddam's private palaces. Yes. بەڵێ لەوەی پیانۆیەک هەبوو ئەوان دەیوت پیانۆکە سەدامە. کاپتنەکەم پێشنیاری کرد کە کاتێکی بیری ماڵەوە دەکەم و دەمەوێت بگەڕێمەوە بۆ نیشتمان تەنها وەرە بۆ ئێرە و لێرە ڕێگاکەت بدۆزەرەوە. سەرەتا نەم دەتوانی پیانۆکە بژەنم بۆیە ناچار بووم خۆم فێر بکەم. لەبیرمە خۆم فێر کرد و ئیتر بەردەوام بووم. مایکل ترۆچێر جونیەر جەنگاوەرێکی دێرینە کە لە جەنگی عێراقدا بەشداری کردبوو خۆی فێری چۆنێتی ژەنین کردبوو. لە کۆشکەکانی سەدام حوسێن خۆی فێری پیانۆ کردبوو. کەم کەس ئاگایی لەم چیرۆکەیە. ئێمە لەبارەی بەرەکەیان ئاگادار کراینەوە و لە کۆتاییدا چاومان پیان کەوت. پێم لێرەکە دەیڤید مویر لێ دەپرسێت دیارە لە یەکێک لە کۆشکە تایبەتەکانی سەدام بوویت. من ناتوانم بگەمە لای ئەفسەر پێروز و ناتوانم ئارۆن ئیلیۆت ببینم، کورسیەکانی ڕابرد بەدەست بهێنم، چێبوو ببینم، ناتوانم بیر لە هاوڕێکانی خۆم نەکەمەوە و لە مێشکم دەریانکەم. وەک زۆر کەسی تر مایکل کە گەڕایەوە بۆ ئەمریکا تووشی حاڵەتی دەرونی PTSD بوو، نەیتوانی ئەو هاوڕێیانی کە لە دەستی داون لە بیریان بکات. قسەکردن لەگەڵیدا و توانای بەسەربردننی کات لەگەڵیدا و یارمەتیدانی بۆ ئەوەی تێبگات کە تۆ بەڕاستی خزمەتت کردووە لەوانەیە نەتوانیت جێبرینەکانی ببینیت بەڵام بریندارە. ئەو دەڵێت هەموو ئەو هاوڕێیانی خۆی لە دەست داوە. دوای گەڕانەوەی بۆ نیشتیمان تانیای دۆزیەوە و بوو بە هاوسەری ژیانی. زۆر ئازار بەخشە و گرنگە ئەومان لەبیر بێت هەندێک برین هەیە کە ناتوانین بیبینین. ئەوان لە هۆڵی باب وۆردرۆف نیمایش دەکەن بۆ پرۆژەی کۆکردنەوەی کۆمەک. هاوڕێ و هاوکارەکانمان باب تۆ لە بیرت دێت لە کاتی راپۆرتکردنا بە سەختی بریندار بووی بەهۆی بۆمبێکی سەرەڕێگا لە عێراق. ئیتر گەڕایەوە بۆ وڵات. ئێستا 17 ساڵە خۆی و هاوسەرەکەی لە پرۆژەی کۆکردنەوەی کۆمەک بۆ پشتیوانکردنی پاڵەوانەکان چالاکانە لە هەوڵدان. ئەوان کاریگەربوون بە مۆسیقای مایکل و تانیا. پێم وایە گرنگە کەسێکی لەو جۆرە هەبێت کە ئاوا ڕاشکاو بێت و ڕاستگۆ بێت بەرامبەر بە چیرۆکەکانیان بۆ ئەوەی خەڵکێکی زیاتر گرنگی بە ئەوان بدەن. کاتێک گەڕاینەوە بۆ ژوورەکە گوێمان لە گۆرانیەکەی ئەو بوو دەیوت گوێم لە دەنی بەهەشت بوو لە دەرگای منی دەدا.